مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ دوعای تریشمان بۆ دەکەن دەڵێن وقهم السيئات ومن تق السيئات يومئذ فقد رحمت وذلك هو الفوز العظيم. خوایان ئەوەی ئیماندارە ئەوەی ڕێگای تۆی گرتووەتە بەر، خوایان لە تاوان بیپارێزە. بۆیە جاری وایە کە تۆ ئافرەتێک داوای خراپەت لێکە، خوشکی بەڕێزم پیاوێک داوای خراپەت لێکە، جاری وایە کۆمەڵی خراپەت بۆ دروست ئەبێ نایکەی ئەنجامی نادەی، بە ئیزنی خواوە هۆکارێکی لە هۆکارەکان ئیمانەکەتە لەوانەشە ئەم مەلایکانە دوعای خێران کردەوە، دوعای خۆی ئەوان خوا قبوڵی کردبێ بۆ تۆ، خوا تۆی لە تاوان پاراستووە. وقهم السيئات، خوایان لە تاوان بیان پارێزە، ئەمە یەک، وە لە سزای تاوانیش بیان پارێزە لە ڕۆژی قیامەتە، لە هەردووکی بیان پارێزە، هەم لە تاوان هەم لە سزاکەیشی کە لە ڕۆژی قیامەتە ئینسان بەهۆی تاوان و سزا ئەدرێ. ئەمە گەورەترین سەربەرزی خوای گەورە دەفەرمێ، ئەمە گەورەترین براوەیە کە ئینسان بڕاتە بەهەشتەوە مەلایکەی خوا دوعای خێری بۆ بکە. بۆی ئەوان دوعامان بۆ دەکەن خوا لە تاوان بمان پارێزێ، و دوعامان بۆ دەکەن لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لێمان خۆش بێ لەسەر تاوانەکانمان سزامان نەدا. لە ڕۆژی قیامەتە لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ خوای گەورە عەبدی ئیماندار لە خۆی نزیک دەکاتەوە محاسبە. خوای گەورە دەفەرمێت سەتری تاوانەکانی دەکات، دەفەرمێ ئەی عەبدەکەم دەزانی فڵان ڕۆژ فڵان تاوان ئەنجامدا، ئەوەت لە بیرە فڵان ڕۆژ فڵان شتت کرد، ئەوەت کرد ئەوەت کرد ئەوەت کرد، هەمووی نووسراوە مەوجودە، من لە بیرم نەماوە، تۆ لە بیرت نەماوە، بەڵام هەمووی مەوجودە، ئەحصاه الله وەنەسوه، با خەڵکی لە بیری کردبێ هەمووی ئیحسا کراو نووسراوە، باشەکان و خراپەکان. خوای گەورە بە عەبدەکەی دەفەرمێ بیرتە فڵان ڕۆژ فڵان تاوانت کرد، فڵان تاوان فڵان تاوان فڵان ڕۆژ فڵان شەو فڵان کات، یەک لە دوای هەمووی ئیعتیرافەکە ئەڵێ خوای گیان ئەمە هەمووی تاوانی منە کردومە، ئەرە وەڵا لە بیرمە هەموویم کردووە. ئەو ئینسانە ئەڵێ تەواو بە هیلاک چووم، ئەم هەموو تاوانم لەسەر کۆکرایەوە، خوای گەورە محاسبەت دەکات، بەخوا ڕۆژێک دێت محاسبە ئەکرەی لەسەر ئەو زینایی کە ئەنجامت داوە، لەسەر ئەوەی کە خەڵکێکت بە ناحەق کوشتووە تۆبەت نەکرد و نەگەڕایتەوە بە لای خوا، لەسەر ئەوەی کە حرامت خواردووە، لەسەر ئەوەی کە پەنا بە خوای گەورە شتی خراپت ئەنجام داوە، ڕۆژێک دێت محاسبە دەکری لایەنی خوای پەروەردگارەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو عەبدە دەڵێ بە هیلاک چووم، تازە تیا چووم، تەواو ئیعترافم لەسەر هەموو تاوانەکانم کرد و ئیقرارم کرد، بەڵام خوای گەورە دەفەرمێت مەترسە مەترسە، تاوانت کرد، من لە دنیادا گوناهەکانی تۆم سەتر کرد و ئەم ڕۆژ لە تاوانەکانت خۆشە بم، نامەی کردەوەکانی بەدەستی ڕاستی وەرەگرێ و دەڕا بۆ بەهەشتی خوای گەورە. ئەوەیە خوایە گیان، ئەو مەلایکانە دەفەرمون خوایە گیان سەلامی خوایە لەسەر بێت، دەفەرمون خوایە گیان لە ڕۆژی قیامەتە ئەم ئیماندارە لەوە بپارێزە لەسەر تاوانەکانی سزای بدەیت، ئەوە تا خوای گەورە سزات نادا، بەڵام هەشە سزاکەی وەرەگرێ بۆ دۆزەخ ڕات. کەواتە تۆ ئەگەر ئیماندار بی دوانزە مانگە نەک مانگی ڕەمەزان، دوانزە مانگە ئیماندار بی، دوانزە مانگە ڕوو لە خوا بی، نوێشکەر و عیبادەتی خوا بکەی، مەلایکە بەردەوام دوعای خێرت بۆ کە، مەلایکەی هەڵگری عەرشی خوای گەورە، مەلایکەی دەوروبەری عەرشی خوای گەورە هەر هەمووی دەڵێن خوایە گیان لە ڕۆژی قیامەتە لەسەر تاوانەکانی سزای مەدە. پێویستمان بۆ دوعای نێت خوا شەو ڕۆژ خەریکی گوناه و تاوانین، بۆیە ئینشاءڵڵا لە بیرمان نەچێ هەتا زیاتر ڕێگای خوا بگرین، زیاتر مەلایکە دوعای خێرمان بۆ کە، مەخلوقی خوا هەمووی دوعای خێرمان بۆ کە، هەتا زیاتر ڕێگای خوا بگرین، زیاتر قیامەتمان خۆشە، زیاتر پلۆپایەمان لە بەهەشتا بەرزە، زیاتر خوا زیاتر ڕێزمان لێ دەگرێ، هەتا زیاتریش دوور لە خوا بین، خوای گەورە زیاتر سزامان ئەدا. وەی ئەمە چەند دوعایەک و باسمان کرد، سەلامی خوایان لەسەر بێ، دوعای خێر بۆ ئێمە دەکەن، با ئێمەش ئینشاءڵڵا بێوەفا نەبین بەرامبەر بە خوای گەورە، زیاتر ڕوو بکەینە خوای گەورە، لەو کەسانە نەبین کە خوای گەورە دەفەرمێ ئین الئینسان لڕەبیه لەکەنود، ئینسان بەرامبەر بە پەروەردگاری زۆر سەپڵە و بێوەفایە، قوتیل الئینسان ما ئەکفەرە، خوای گەورە دەفەرمێ ئینسان بە کوشت بچێ، بۆ ئەوەندە سەپڵە و بێوەفایە بەرامبەر بە خوای گەورە. با ئێمە لەو کەسانە نەبین کە خوای گەورە دوعامان لێ دەکات بە کوشت بچین، با لەو کەسانە نەبین کە خوای گەورە گلەییمان لێ دەکات بەرامبەر بە پەروەردگارمان ئێمە سەپڵە و بێوەفاین،
با لەو کەسانە بین وەفامان بەرامبەر بە نازم نیعمەتەکانی خوا هەبێ ڕێگای خوا بگرین هەتا ئەو ڕۆژەی دەمرین بە ئیزنی خوا لەم دنیای دەرەچین